بلێ تەماشاوانین هێژا سەردانا ئەردوان بۆ عراقی بۆ حرێما کوردستانی هەروەها پرۆسەیا پشتی وێ چ دەبن کارگەرییا وان سەردانان چ دەبن جیمز جێفری نوونەرێ بەرەیە ئەمریکای بۆ هەفپەیمانیان ناودەولەتی لە دژی داعشێ ژە ڤیرجینیا لەگەڵ من دەبن سلااو بۆتە برێز جێفری دەستپێکێدا دخوازم بزانبم ئالیین شیعە لە عراقین سەرۆک وەزیری عراقیشی دەبێژە و مەترسیات داعشێ بەسەر عراقی نەمایە خوێندناتە گەر بۆ بگر فەرموو. بەدڵنیاییەوە داعش تا ئێستا شەڕەشەیە بە دیاریکراوی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی ڕژێمی سووریا و لە هەندێک شوێنیش لە عێراق ماون بەڵام داعش ڕێکخراوەیەکی جیهانیە کاریگەری هەیە لە ڕۆژاوای ئەفریقا لە مۆزەمبیق و لقی خۆراسانی لە ناوەڕاستی ئاسیا و ئەفغانستان بەم دواییانە هێرشێکی قێزەونیان لە مۆسکۆ ئەنجامدا بۆی هەڕەشەکان ماون. برێز جێفری باشە یعنی گەر وەکی شیعە دخواز وەکی سەرۆک وەزیری عراقی دەبێژیان هێزن هەفپەیمانان دەربکەون ژە عراق ژە هێزن ئەمریکا دەربکەون توانەیە ئارتێشە عراقی هەیە و شەرێ داعشێ بکەن خوێندناتە چییە لەسەر؟ بڕوام وایە ئەمریکا عێراق بەردەوامن لە گفتوگۆ چۆن هێزەکانی عێراق بەهێزتر بکەن بەرامبەر بە هەڕەشەکانی داعش و هەڕەشەکانی دیکەش ئەرکی ڕاهێنانی ناتۆیە کە ئەمریکا تێیدا بەشدارە لە عێراقدا و بڕوام وایە بەردەوام دەبێت و ئەمریکاش خۆشی پەیوەندی دوولایانی و هەبوونی دوولایانی دەبێت لە عێراق لە ڕووی سەربازیەوە. برێ جێفری سەرۆک وەزیری عراقی لە واشنگتن ڤەگەریە بەغدای سەرۆکۆماری تورکیە سەردانا بەغدایە کرد سەردانا هەرێما کوردستانی کرد نەهاژی دێ سەردانا واشنگتن بکە گریدانا وان سەردانان بە هەڤ و دوورە هەیە بەڵێ پەیوەندیان بێکەوە هەیە بەڵێ چنە ئەو پەیوەندی بەرە سەرۆکی تورکیا بەڵێ ئێستا ئەگەر دەرفەتم پێ بدەیت تورکیا نیگەرانی ئەمنی هەیە لەگەڵ پەکەکە داعش ئەسەد و رووسیاش لە سووریا دەوێ هەماهەنگی لەگەڵ ئەمریکا بکات چۆن بە باشترین شێوە مامەڵە لەگەڵ ئەو کێشانە بکات کە گرنگە بۆ ئەمریکاش بە هەمان شێوە. سەردانا ئەردوان بۆ هەرێما کوردستانی تو چاوا دنرخینە برێز جێفری؟ خۆشحاڵ بووم کە سەردانی هەرێمی کوردستانی کرد بەڕای من زۆر گرنگ بوو هەروەک دەزانن فشارەکانی ئێران کە لە ڕێی دادگای عێراق و حکوومەتی عێراقەوە دەخرێتە سەر و وای کرد هەرێمی کوردستان کێشەی بۆ دروست بێت و کێشە بۆ سونەکان دروست بێت بۆ پەرلەمان دروست بێت بۆ کریستیانەکانیش دروست بێت ئێمە لەوە نیگەرانین هەروەک ئەردوغانیش. باشە ئەف سەردانا ئەردوان گۆرا بەهەوەریاتە پرۆسەیەکی نو یا پەیوەندیان دناوبەینا بەغدا هەولێر ئەنقەرەدا دروست دکەن؟ ئەردوغان دەیەوێت سێ شت ببینێ یەکەم لە هەمووی گرنگتر هەرێمێکی کوردستانی بەهێز بێت نەک سەربەخۆ بێت بەهۆی هۆکارە سیاسیەکانی ناوخۆی تورکیا بەڵام دەیەوێت هەرێمێکی کوردستانی بەهێز هەبێت دۆستی تورکیا بێت
وبۆ دووەم خاڵیش لە نەجیاوازەکانی ناو هەرێمی کوردستان یەکگرتوو بن بەرەیەکی یەکگرتویان هەبێ و فشاری بەغداش لە دژی هەرێمی کوردستان کۆتایی بێت. ئەم سێ خاڵانە بۆ بەرژەوەندی ئەمریکاش دەیەوێت بایدن و ئەردۆغان گفتوگۆی لەسەر دەکەن. باشە برێ جێفری نزیکا هەیە ئەنقەرە هەولێر بەغدا سەکنا تەهرانێکی دەبێ گرێدایی بێ تو چاوا دەنرخینە؟ تاران فشارێکی زۆری لەسەر لەلایەن ئیسرائیلەوە لەلایەن ئەمریکاوە لەلایەن تورکیا وڵاتانی دیکەش لەلایەن ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم لەبارەی پرۆگرامە ئەتۆمیەکەی بژاردەکانی بەردەم تاران سنووردارن لەبارەی چۆنیەتی وەڵامدانەوە بینیمان ئیسرائیل چۆن وەڵامی داوە و هێرشەکانی ئەمریکا دوو مانگ لەمەوبەر لە عێراق و لە سووریا بڕام وایە ئێرانیەکان ئێستا زۆر بە وریایی و مامەڵە دەکەن دەزانن بە شێوەیەکی نافەرمی و گەورە هاوپەیمانیەکی گەورە لە دژیان ئامادە کراوە. برێ جەفری گەرم وەرن سەر مژارە سووریێ ئەردوان سەردانا واشنگتن دکەن هەلوێستە ئەنقەرە و واشنگتن لەسەر پەیەدە یەپەگە هەسەدە ji hevû dû cudayê li gora baweriya te li Washington ev mijar çawa têgirtina desta sekna Amerîka beramberî wê çi dibe? هەموو شتێک لەبارەی سووریا و عێراق لە واشنگتن گفتوگۆی لەسەر دەکرێ هاوپەیمانی لەگەڵ هێزەکانی هەسەدا و کێشەکانی پەکەکە کەم جێگەی نیگەرانیە بۆ تورکیا و ئەمریکاش بە هەمان شێوە ئەگە لە سووریا بکشێتەوە هێزەکانی بکشێتەوە مەترسی لەسەر ئەمنی تورکیا دروست دەبێت وا دەکات داعش زیاتر گەشە بکات گەورەتر بێت لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا وا دەکات ئێران و رووسیا هەنگاو بنێن بۆ ناوچانە بۆیە تورکیا لە دۆخێکی سەختدا ئێستا لەگەڵ ئەمریکا و دەیەوێت ئەمریکا هاوکاریەکانی بۆ هەسەدە کۆتایی پێبێنێت بەڵام لۆ بڕواایە دانیم بێوێت ئەمریکا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا پاشەکشە بکات. باشە برێز جەفری چاوا دنرخینە یعنی ئەمریکا دکارە هەفسەنگیەک دناپێنا ئەنقەرە و هەسەدەدە پەیدا بکە تو چاوا دنرخینە؟ بڕام وایە واشنگتن هەوڵدەدات ئەو کارە بکات سەرکەوتوو بێت یان هەندێک جار سەرکەوتوو دەبین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەندێک جار سەرکەوتوو نابین. گرێدایی مەترسیە داعشی لە سووریەژی برێز جەفری نها داعش لە سووریا gelek aktif bûye gelek çalak bûye ev rewşa li Sûriyê gelo li gora bahweriyate dikarî bandorê li ser Iraqê jî welatên derdor jî bike. سێکە هەموو ئەوانە کاریگەریان لەسەر بابەتەکانی دیکە هەیە لێشاوی پەنابەران رووسیا ئێران پەکەکە ئەمریکا هەمویان سەختە ڕوونی بکەوە چۆن شتێک ڕۆڵی لە بابەتێکی دیکە دەبێت دەبێت سیاسەتی بۆ دابڕێژرێت ڕێگە بدات سەرچاوی پێویست هەبێت دۆستی گونجاو هەبێت و سیاسەتی گونجاو دابڕێژرێت تا مامەڵە لەگەڵ هەڕەشەیەک بکات. درەوشا ئیرۆ دەلگۆرا باوەریاتە دناوبەینە سووریا و ترکیەدا پەیوەندیەکی ئاسایی ممکنە؟ تێنەگەیشتم ئەگەر دووبارەی بکەیەوە. بەێ ڕەوشا پێکدادانێکی کراوە و گەورە لە بینی تورکیا و سووریا ڕوو بدات کە ئاگربەستە بۆ لە نێوانیان لە ئیدلیب و باکووری ڕۆژهەڵات لە 2020ەوە. بەێ سپاسکەم برێز جیمز جەفری نوونەری بەرەی ئەمریکای بۆ هەفتپەیمانیان ناودەوڵەتی لە دژی داعشین
ji Virginia لگل من. Thank you very much for having me on. Bye bye. Hello to everybody that's watching. Okay, bye bye.